بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم ربنا فقهنا في دينك وعلمنا تأويل كتابك وآتنا الحكمة واجعلنا من الراشدين. تفسير سورة النحل قشتنا آياتي دا لا ترسيسيها مغفر. أعوذ بالله من الشيطان الرجيم. هو الذي أنزل من السماء ماء لكم منه شراب ومنه شجر فيه تسيمون ينبت لكم به الزرع والزيتون والنخيل والأعناب ومن كل الثمرات إن في ذلك لآية لقوم يتفكرون. حسبك. لا مظاهر نیشانەکانی قدرەت و وحدانیەت و عەظەمەتی خوا لەلایەک و هەروەها لە دیاردەکانی ڕەحمەت و بەخششی خۆی پەروەردگاریش بەسەرمانەوە لەلایەکی تر بریتیە لە باران. هو الذي أنزل من السماء ماء. کاتێک کە دەوترێت تەنها خوای گەورە بپەرستن و سپاسی بکەن و ستایشی بکەن بێهۆکار نییە، چونکە هو الذي أنزل من السماء ماء، تەنها ئەوە کە لە ئاسمانەوە بارانی دابەساندووە. ئایا کەس هەیە ئیدعای ئەوە بکا بۆ خۆی یا بۆ غەیری خۆی لە مەخلووقات بڵێت باران من لە پشتیمی و من هۆکاری باران بارینم؟ کەس هەیە؟ تا ئێستا هیچ وڵاتێکی کافری مولحیدی زلهێز هاتووە بڵێ ئەو بارانەی بۆ خەڵک دەبارێ منم؟ یا هیچ گۆڕپەرست و شەخصپەرستێک هەیە بێ بڵێت شێخەکەی من و وەلیەکەی من و معبود و پەرستراوەکەی منە باران بۆ خەڵک دەبارێنێ؟ نییە. کە نییە کەواتە تەنها ئەو شایستەی پەرستنە، ئەو زاتەی کە بارانی باراندوو دەبارێن و تەنها ئەویش شایستەی سوپاس و ستایشکردنە. جا بزانین سوودەکانی بارانبارین چییە؟ خوای گەورە چه سوودێکی بە ئێمە گەیاندووە بە باراندنی باران؟ یەکەمیان لەکم منه شەراب، لەو ئاوی بارانە بۆ ئێوە خواردنەوە هەیە، ئاو خواردنەوە دەیخۆنەوە کە ئینسانیش مرۆڤ بەبێ ئاو ناتوانێ بژیت. دووهەمیان ومنه شەجەر، و هەر لەو بارانەشە کە دەبارێت لەم ئاوەیە کە درەختەکانتان پێی دەبوژێنەوە و دەڕوێن و دەژین. سێهەم فائیدە ومنه شەجەر فیه تسیمون، و هەروەها بەهۆی ئەو بارانەشە کە توسیمون واتە ئاوی دەواب و ئەنعام و ئاژەڵەکانیشتان دەدەن. کەواتە بۆ خۆتان، بۆ ئاژەڵتان، بۆ درەختتان، بۆ هەرسێکی. بەهۆی چی؟ بەهۆی باران. چیتر؟ ينبت لكم به الزرع والزيتون والنخيل والأعناب ومن كل الثمرات. پەروەردگارتان جەلە جەلالو بۆتان دەڕوێنێت بەهۆی ئەم بارانەوە الزەرع، کشت و کاڵ، گەنم و جۆ و دانەوێڵە بە هەموو جۆرەکانیەوە، زرعات بە هەمووی شێوازەکانیەوە، زەیتون و هەروەها خورما و هەروەها ترێ بە هەموو جۆرەکانیەوە، نەخیلیش بە هەموو جۆرەکانیەوە، ومن كل الثمرات، ولا هەموو میوەجاتەکان. یەک ئاوە یەک زەویە، بەڵام جۆرەها ڕووەک و جۆرەها زرعات و جۆرەها میوەجاتی لێ پەیدا دەبێت.
إن في ذلك لآية بەدڵنیاییەوە لەم بارانەدا کە خوای گەورە دەیبارێنێ ئاەتێک و نیشانەیەک هەیە. وتمان لەسەر دوو سێشت، یەکەمیان وحدانیەت، دووهەمیان عەظەمەت و قودرەت، سێهەمیان ئالاء و نعمەت. هەم تاکو تەنهایی خوای پەروەردگار و هەم عەظەمەت و گەورەیی و هەم ڕەحمەت و بەخشش و میهرەبانی و بەزەیی. کە ئاەتە نیشانەیە لەسەر وحدانیەتی خوا کەواتە تەنها بیپەرستن، مادام هیچ یەکێکی تر نییە بتوانێ ئەوە بکە، دەی ئیستیفادە لەوە بکە و بە تەنها خوای گەورە بپەرستە. مادام ئاەت و نیشانەیە لەسەر عەظەمەت و قودرەتی خوا کەواتە خاضعی بە ملکەتی بە گەورەی دابنێ لێ بترسە. و مادام ئاەت و نیشانەیە لەسەر ڕەحمەت و میهرەبانی خوا کەواتە سوپاسی بکە، ستایشی بکە، سپڵەمە بە نعمەتەکانی بۆ تاعەتی خۆی بەکاربێنە نەک بۆ مەعسیەتی. بەڵام فەرمووی ئین فی ذلک لآیەة لقوم یتفەکەڕون، لە بارینی باراندا ئاەت و نیشانە هەیە بۆ قەومێک کە بیر دەکەنەوە، یتفەکەڕون، فکر دەکەنەوە لە مەخلوقاتی خوا. یەکێک لە مەخلوقاتەکانی خوا بارانە. ئەمما ئینسان کە بیر نەکاتەوە ئاەت و نیشانە نابینێ ئەگەر خۆشی لە ناویدا بژیت. نیشانەی وحدانیەت و عەظەمەت و میهرەبانیەتی خوا نابینێت کە خۆی لە ناو واقعەکەشدا دەژیت. بۆ چکە بیری ناکات. ئەو هەموو ئاەتەی لەم کەونەدایە، چکە براکانم چۆن قورئان لە دووتوێی بەرگێکدا ئەم هەموو ئاەتەی تێدا ئینسان کە لێی وربێتەوە حەقی نیشان دەدا. ئەم کەونەش کتابێکە، ئەم کتابە بکەرەوە، بیری لێ بکەرەوە. باران ئاسمانەکان، زەوی، کێوەکان، مرۆڤەکان، ئاژەڵەکان، درەختەکان، حەشەرات، ئەم هەموو مەخلوقەی کە خوا دروستی کردووە، هەمووی ئاەت و بەڵگەیە لەسەر عەظەمەتی خوا، وحدانیەتی خوا، میهرەبانی خوا. بەڵام ئینسان کە فکر نەکاتەوە كمثل الحمار يحمل أسفارا، ئەوەی بیر ناکاتەوە قورئانی بدەیە، چزانێ قورئان چی تێدا، هەر بیریش لێ ناکاتەوە. و خۆی لە ناو بەڵگە و نیشانەکانی خوا لە کەوندا دەژیت، خۆی لە ناو واقعەکەدایە، بیری لێ ناکاتەوە. خوای پەروەردگار دەفەرمێ سەنوریهم آیاتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق. ئێمە ئايات و بەڵگە و نیشانەکانی خۆمانیان نیشان دەدەین لە دەوروبەریان و هەروە لە خودی خۆشیاندا، تا بۆیان دەردەکەوێت کە الله جل جلاله هو الحق، تەنها ئەو شایستەی پەرستنە. بەڵام سیر لەوەدا لە ناو دەلیلێکدا بژی هەستیشی پێنەکەی، لە ناو واقعێکدا بژی هەستیشی پێنەکەی. بەبێ باران نەژی بیرش لەو نەکەیتە باشەم بارانە چۆن دێت، لەکوێوە دێ، چێ دروستی دەکا، ئەی بۆ سوپاسی نەکەین، ئەی بۆ عەبدایەتی بۆ نەکەین بۆ خاوەنی ئەو بارانە جەلە جەلالو بەداخەوە. کەواتە تەفەکوڕ، فکرکردنەوە، بیرکردنەوە لە ئاەتەکان، جا ئاەتی کەونی بێت یا ئاەتی سەمعی بێت، قورئانی بێت، ئاەتی شەرعی بێت. ئاەتی شەرعی قورئانە، ئاەتی کەونی ئەرز و ئاسمان و ئەوەی کە تیایدا هەیە. لێرەدا فەضڵی تەفەکوڕمان بۆ دەردەکەوێت. لەم دوو ئاەتەدا نیشانەیەکی تر لە نیشانەکانی وحدانیەت و عەظەمەت و ڕەحمەتی خوای گەورەمان بۆ دەرکەوت. بەڵێ فەرموو وسخر لكم الليل والنهار والشمس والقمر والنجوم مسخرات بأمره إن في ذلك لآيات لقوم
وسخر لكم الليل والنهار والشمس والقمر والنجوم مسخرات بأمره. استا كومل آياتي تر، كومل نشاني تر. فرودگار دفرمي وسخر لكم الليل، چی بۆ ژێربار کردوون، چی بۆ ملکەت کردوون، چی بۆ فەراهم هێناون بۆ خزمەتی ئێوە. الليل والنهار، شەو ڕۆژ. شەو ڕۆژ ئینسان بیرکاتەوە بەبێ شەو ڕۆژ ژیان مستحیلە، نابێت. ئینسان بە هیلاک دەچێت، تێک دەچێت. لە ڕۆژدا بە ئیسراحەت دەگەڕین بە دوای ڕزقدا، بە دوای ئیش و کارەکانماندا. ڕۆژێکی ڕووناک ماندوو دەبیت، لە ڕۆژ دەگەڕێیتەوە، خوای گەورە ئەنجا جەوەکەت بۆ دەگۆڕێت، دەیکا بە شەو تاریکە، هدووە، هەر کەسە دەچێتەوە ماڵی خۆی ئیسراحەت دەکەی، ئەملاشەیتەوە ئیسراحەت کرد. ئیسراحەتت کرد، تێر بووی، بەڵێ ئەنجا هەڵدەستیتەوە، خوای گەورە تاریکایەکەی بۆ لا بردووی، ئەوجا ڕووناکی بۆ هێناویت. ئەنجا پێویستت بە جوڵەیە دیسان. ئێمە بەچی دروست دەبێت؟ ئایا هێنانی شەو ڕۆژ شتێکی ئاسانە؟ ئەی مرۆڤ، ئێمە تاوەکو بەس ماڵەکانمان ڕووناک دەکەینەوە بە گڵۆپەکان، ئەرکێکی قورسە بەسەرمانەوە. کاکە پارەی مۆلی دەمان پێ نادرێ، پارەی کارەبا حکوومەت گرانی کردووە، 4 ئەمپێرم هەیە هەر فڕێیەدا و دەکوژێتەوە. چەند ژوورێکت پێ ڕووناک ناکرێتەوە بە ئیسراحەت. خۆی پەرگەر ئەم کەونت بۆ ڕووناک دەکاتەوە، بۆ بەرژەوەندی تۆ، و هەمووشت بۆ تاریک دەکاتەوە. ئەی بۆ هەست بەو عەظەمەت و گەورەیە ناکەی لەلایەک، و هەستیش بەو نیعمەتە گەورە ناکەی لەلایەکی تر، سپاسی ناکەیت. الليل والنهار. و هەروەها ئاەتی سێهەم و چوارەم چییە؟ والشەمس والقەمەر، خۆر و مانگ، کە دوو ئاەت و نیشانەی گەورەن بەڵگەن لەسەر وحدانیەت و عەظەمەتی خوا و بۆ خزمەتی ئێمەیە. بەهۆی شەمس و قەمەرەوە ساڵ دروست دەبێت، و هەروەها ڕۆژ، شەو ڕۆژ، و هەروەها مانگ، ئەمانە کە دروست دەبن. لتعلموا عدد السنين والحساب، کە پێی فێری حیساب دەبین و کاروبارەکانمانی پێ زەبط دەکەین و ڕێکی دەخەین. ئەگەر خۆر نەبووایە حاڵی زەوی چۆن دەبوو؟ ئێمە کە خۆر نەبێت زەوی چۆن ژیانی لەسەر دەکرێت ئەسڵەن؟ یعنی ئەو وزە و ئەو تاقە و ئەو گەرمایی کە بۆ ئێمە دێت لە تشتی خۆرەوەیە، کە نەبووایە چۆن ژیان دەبوو؟ یاخود مانگ. والنجوم مسخرات بأمره. پێنجەم ئاەت النجوم، ئەستێرەکان دیسان ژێربارن بە ئەمری پەروەردگار. ئەی باشە زانیمان ئیستیفادەی چی لە شەو و ڕۆژ و خۆر و مانگ؟ ئەی نجوم ئیستیفادەی چییە؟ بۆچی خوای گەورە ئەستێرەکانیشی ئاوا دایناون و ژێرباری کردوون لەسەر نظام و لەسەر فەلەکێک و ڕێڕەوێک بڕۆن و بمێننەوە؟ بۆچی؟ بۆ ئەوەی کە ببن بە عەلامەت بۆمان، و بۆ ئەوەی کە دیسان شتێک لە ڕووناچی بدەن. پەروەردگار دەفەرمێ مسەخەرات بئەمرێ. ئایا هیچ یەکێکی تر هەیە ئەمری کردبێ ئەو هەموو ئەستێرەیە لە ئاسمان بێت و هەر یەکەی لە شوێنی خۆی بێت؟ نەخێر. إن في ذلك لآيات. فەرمووی لەم شتانەدا چەندان ئاەت هەیە. لێرە فەرمووی ئايات بە جەمع، چونکە 5 نیشانەی باس کرد. بەڵام ئاەتی پێشوو فەرمووی إن في ذلك لآية مفرد. بۆ باشە خۆ باسی زەرعی کرد، زەیتونی کرد، نەخیلی کرد، ئەعناب، من كل الثمرات. بۆچی فەرمووی لە ئاية؟ چیتر إن في ذلك لآية بەس باسی باران بوو، بەڵام بەرهەمی باران چی بوو؟ ئەو شتانەی تر بوو.
إن في ذلك لآيات لقوم يعقلون دیسان ئەو شەو ڕۆژ و خۆر و مانگ و ئەستێرەکانیش نیشانە و بەڵگەن بەڵام بۆ قەومێک کە عەقڵیان هەبێت شت وەرگرن ئیستیفادەی لێ بکەن بەڵام کەسێک کە عەقڵی نەبێت حاشای مسلمانان ئینسان کە عەقڵی نەبوو یعنی عەقڵ ئەو ئالەتەیە کە بەهۆیەوە تۆ لە شتەکان دەگەیت ئینسان خی گەورە بیستن و بینینی داوەتێت بە گوێ دەبیستیت شت دەبیستی بە چاو شت دەبینی دەڕوات بۆ دڵیش تەعەقل دەکات چکە عەقڵ لە دڵدایە عەقڵ لە دڵدایە ئەو دڵە ئەگەر زیندوو بوو خاوەنی عەقڵێکی سەلیم دەبێت و ئەوەی کە دەیبیستێ لە قورئان و ئەوەی کە دەیبینێ لەو هەموو ئاەتە کەونیە هەمووی وەردەگرێت شیکاری بۆ دەکات دەگا بە نەتیجەیەکی بەسوود بەڵام ئینسان کە عەقڵەکە نەبوو سوودی نییە یعنی بۆ نمونە تۆ گیرفانێکت هەیە بەڵام لە خوارەوە دڕاوە کونە بەردەوام پارە پەیدا دەکەیت و دەیخێتە گیرفانتەوە دێت و بیخە گیرفانتەوە لەولاوە دەچێتە خوارەوە هیچت بە هیچ نەکرد پارەیەکی زۆر هاتە گیرفاند بەڵام هیچی نەما ئینسان کە عەقڵی نەبوو بەناو ئاەتەکانی خوادا دەڕوا ئاسمان دەبینێ ئەرز دەبینێت کێوەکان دەبینێت ئەو هەموو ئاەتەی خوا شەمس و قەمەر لەیل و نەهار هەر هەمووی دەبێت هیچ سوودی نییە عەقڵەکە نییە بیگرێتەوە بیری لێ بکاتەوە و بیگەێنێ بە نەتیجەیەک نیەتی سوودی نییە ئەبەد سوودی نییە پێ دەڵێ باشە تۆ نابینی تۆ نابیستی با دەشبینی و دەشبیستێ إنها لا تعمى الأبصار ولكن تعمى القلوب التي في الصدور يخو تشاوي شويرني ولا أكو منو تو آسمان دبينيت شي وكان دبينيت فرد قاعد فرمي أفلا ينظرون إلى الإبل كيف خلقت وإلى السماء كيف رفعت وإلى الجبال كيف نصبت وإلى الأرض كيف سطحت سيرناك النابين النار وأن آسمان كان شي وكان زوي وشتر نابين بعد بينه چاوی کوێر نییە بەڵام ئەو دڵی کوێرە فەنا بە رەب العالەمین کە دڵ کوێر بوو لا يعقل هیچ ناگرێتەوە کونە گیرفانە کونەکەیە هەرچەندە ئاەت بە وەسیلەی بیستن و بینین بچێتە ناوە بۆ دڵ هیچ دەڕوات هیچ ناگرێتە خۆی بەڵام کەسێک کە عەقڵی هەبێت نا لەسەر هەموو ئاەتێک دەوەستێت بیری لێ دەکاتەوە وفي كل شيء له آية تدل على أنه واحد إنسان عاقل العاقل يكفيه دليل واحد إنسان عاقل يك دليل بس فلا إنسان كعقل نبو هزار دليل بو باسك استام ملحد كان شو كبي عقلا ولا قناعتي بيبك دليل يجيبو ديني كهيجي بين مرادك أبو شتێکی تر شوبهەیەکی تر جوابی دەیتەوە دلیلێکی بۆ دێنی هیچ دیسان ڕادەکە بۆ چکە ناگرێت هیچ ئەو عەقڵە ئێو هیچ ناگرێت هیچ قبول ناکات إن في ذلك لآيات لقوم يعقلون مەڵێ وما ذرأ لكم في الأرض مختلفا ألوانه إن في ذلك لآية لقوم ئاەتێکی تر نیشانەیەکی تر بورهانێکی تر لە ئاەت و نیشانەکانی وەحدانیەت و عەظەمەت و ڕەحمەتی خوای پەروەردگار ئەوەی کە خوای پەروەردگار بۆی بڵاو کردووینەتەوە بۆی دروست کردووین لەسەر ئەم زەویەدا و لە ناو زەویدا مختلفا ئەلوانه خەڵکەکان جۆرا و جۆرن ئەوە ڕەش پێستە ئەوە سپی پێستە ئەوە سوور پێستە هەر یەکەی بە شێوازێک وهروەها باڵندەکان وهروەها یعنی حەشەراتەکان زیندەوەرەکان یعنی ئەو هەموو شتە جۆرە و جۆرە دەبینیت خوای گەورە دروستی کردووە ئەو هەموو شتە جۆرە و جۆرەی کە خوا دروستی کردووە إن في ذلك لآية لقوم يذكرون إن في ذلك بۆ دیسان لە ئایا وما ذرأ لكم
أو خلقيك خوا كردويتي بوشي وازا أوش آيات بلان بو قومك يذكرون بير دكنوا و يعني ديتوا ياديان شدين ويادي خويان جاتي قدنا أمسي وشيا كسي آيات كوتاي هاد بسي وشا لقوم يتفكرون لقوم يعقلون لقوم يذكرون بدواي يكدا يكم مرحلة بريتية لا تفكر بيش تعقل عقل دي بستيتوا بلان بيش أو يكتو معلوماتك لا ضلت دا ببستيتوا وخزني كيت جاري بيشتي ببير كرنوية يعني بو نمونه بيردوزيك نظريك يا هر معلوميك تو جاري دبي بيري لي بكيت وتا دقيت نتيجة شي مقنع بيرم لي كردوا مثلا خطوية كم بابير لبارام كينوا باشن بارانا أمهمو مليونها مليارها طن أو لبوشاي آسمان داوستا ببي حبلك ببي بايك ببي هیچ شتێک نابینیت تیارە بە ناویدا دەڕوا هیچ نە ئاو هەیە نە هیچ هەیە هەورە و بە ناویدا دەڕوا ئەو لەحزەی کە خوای گەورە دەیە ببێ بە باران ملیارەها تەن ئاو دێتە خوارەوە لێی بۆ کوێشی بێ بۆ ئەوێ دەینێرێ سبحان الله ئەوە جارێ مەرحەلەی چییە وتمان تەفەکوڕ بیری لێ دەکەینەوە خوای گەورە دەیبارێنێت و ژیان پێی دەبوژێتەوە بیرمان کردەوە گەیشتینە نەتیجەیەک چییە فعلا ئەمە بەڵگەیە لەسەر وحدانیەت و عەظەمەتی خوا ئێستا اعقل هذه المعلومة ئەو معلومەی کە گەیشتی پێی دوای بیرکردنەوە بیبەستەرەوە تۆماریکە تەثبیتی کە جێگیری کە لای خۆت لە دڵتدا تعقلنا تفكرنا فتعقلنا ئێستا بەردەوام دوای ئەوە تۆ پێویستت بە بیرکردنەوەیەکی ترە کە چیە تەذەکوڕە یادخستنەوە کۆمەڵێ معلوماتت تەثبیت کرد جێگیرت کرد لە دڵی خۆت دوای چی دوای بیرکردنەوە کۆمەڵێ معلومات تەواو لە دڵی تۆدا ثابت بوو ئێستا بین پێویستیت بە یادەوەری ئەو شتانە بینتەوە یادی خۆت تەذەکوڕ و تەفەکوڕ فەرقی چییە تەفەکوڕ سەرەتایە تۆ بیر لە شتێک دەکەیتەوە کە پێشتر لاد نییە کە بیرت لێ کردەوە دێتە ناو چیەوە مەحفوظاتەوە دێتە ناو قائیمەی معلوماتەوە دەبێت بە معلومەیەکی ثابت لای تۆ تەذەکوڕەکە کامەیە ئەوەی کە لای تۆ خەزن بووە دەیخیتەوە یادی خۆت وات لێ دەکا کە تۆ بەردەوام بی مستەقیم بیت سەیری ئەم تەرتیبەکەن کە خوای پەروەردگار باسی کرد بەڵێ وهو الذي سخر البحر لتأكلوا منه لحما طريا وتستخرجوا منه حلية تلبسونها وترى الفلك مواخر فيه ولتبتغوا من فضله ولعلكم تشكرون. بلى پەروەردگار دەفەرمێت نعمەتێکی تر و بەڵگەیەکی تر وهو الذي سخر البحر چێ کە بەحری بۆ ئێمە ژێربار کردووە تەسخیری کردووە بە شێوازێک کە بتوانین بە ناویدا بڕۆین بچینە ناخیەوە بەسەریدا بڕۆین و کەشتیەکانمان شتەکانمان و خۆمان بگوازێتەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر و لە ناخی بەحرەوە ئیستیفادە بکەین و هەروەها شتی بە سوود دەربێنین و خۆراک دەربێنین و کوماسی ئەو جۆرە شتانە لتأكلوا منه لحما طريا بۆ ئەوەی لەو بەحرەدا بخۆن چی گۆشتێک کە تەواو تەڕ و زیندوو تازە کە گۆشتی ماسیە وهروها وتستخرجوا منه حلية تلبسونها چی وای کردو لەو بەحرەدا ئێوە حلیە خشڵ و جوانی و ڕازاوایی کە بۆ ئافرەت وەکو لؤلؤ و مەرجان و
ئەو جۆرەشتانە دەربێنین بۆی لەبەری بکەین بە تایبەتی ئافرەتان. وترى الفلك مواخر فيه چێوای کردو ئەم بەحرە بە شێوازێک بێکە دەبینین کەشتیەکان مواخر فيه مواخر یعنی بە دەمەکەیان سینجیان کە لە پێشەوەیە ئەم بەحرە شەق دەکات و دەڕوات. چێوای کردووە پەروەردگار وا دەکا کە بایەک هەڵبکرێت و بە شێوازێکی واکە کەشتیەکان لە ناو بەحردا بڕۆن. وەلیتەبتەغوا من فەضله بۆ ئەوەی بەهۆی ئەو بەحرەوە لە ناو بەحرەکەدا و لەسەر بەحردا ئێوە فەضل و ڕزق و ڕۆزی خوای پەروەردگارتان دەستکەوێت. وەلەعەلەکم تەشکوڕون و بۆ ئەوەی ئێوە بەشک و سوپاسی خوای گەورە بکەن. دیقەت بدەنە چوارەم مەرحەلە ئەنجا گەیشتە شوکر. تفكر فتعقل فتذكر فشكر بیر کەیتەوە ئەنجا بیبەستیتەوە ئەو معلومەی کە وەرزگرت ئەنجا بیخەیتەوە یادی خۆت ئەوەش کەوات لێ دەکات لە مۆدووە شوکری خوای گەورە بکەی. بەڵام ئینسانی غافڵ نەبیر دەکاتەوە نا عقلی هەیە هیچ شتێک خەزن کە معلوماتێک لای خۆی نە هیچ شتێکی لا خەزن بووە کە بیخاتەوە یعنی ذکرەیات بێ و بیخاتەوە یادی خۆی هیچی نییە بۆیە سوپاسی خوش ناکە. دائیمەن ئەوانەی کە تەفەکوڕ و ڕامان و بیرکردنەوەیان هەیە ئەوانە زیاتر سوپاسی خوا دەکەن، ئەوانە زیاتر هەست بە نیعمەتەکانی خوا دەکەن و شوکری دەکەن. کەواتە هەموو نیعمەتانە بۆچی بۆ بەڕێزەکانم بۆ ئەوەی ئێمە شوکری خوای پەروەردگار بکەین و سوپاسی بکەین. کەواتە بیدایەت بیرکردنەوەیە بەڵام نهایەت سوپاسکردنە. گەورەترین شت ئەوەیە کە تۆ هەست بە نیعمەتی خوای گەورە بکەیت و بە عەظەمەتی خوای گەورە بکەیت، ئەوەش وات لێ بکە خاضع و ملکەچی بی، وات لێ بکە خۆشت بوێ و سوپاسی بکەی. خۆت بە خاوەنی ئەوە بزانی کە هەست بەوە بکەی کە خوای پەروەردگار خاوەنی فەضڵ و نیعمەتێکی زۆرە بەسەرتەوە. وات لێ بکە کە فعلەن سوپاسگوزاری خوای گەورە بیت. ئینسانیش کە گەیشتەوە مەرحەلەی کە شاکر بێت سوپاسگوزار بێت بێگومان بەختەوەر دەبێت و خوای گەورە نیعمەتی بۆ زیاد دەکات. خوای پەروەردگار بە خاتری ناو جوانەکانت و صفاتە بەرزەکانت لەو قەومانە بین کە يتفكرون ويعقلون ويذكرون ويشكرون. اللهم أعنا على ذكرك وشكرك وحسن عبادتك. آمين والحمد لله والصلاة والسلام على رسول الله. بارك الله فيكم.